لە هەفتەی هۆشیاری ئۆتیزم و سڵاو میهرەبانی خوای گەورەتان لێ ببینێرە ئەزیزەکانم. سڵاو میهرەبانی و تەمەن درێژی و تەندروست باشی بۆ تەواوی دایکانی منداڵانی ئۆتیزم. ئەوان بەڕاستی جەنگاوەرن، کۆڵنەدەرن کە هەمیشە هاوکار و پاڵپشتی منداڵەکانیان بوون لە هەموو کات و ساتەکاندا. لای هەمومان ئاشکرایە کاتێک کە منداڵێکی خاوەن پێداویستی تایبەت لە ناو هەرچ عایلەیەکدا بۆ یەکەمین جار تەشخیص دەکرێت کە خاوەن پێداویستی تایبەتە بە هەموو جۆرەکان تایبەتتریش ئۆتیزم. دەزانین کە ئەم خێزانە زۆر تایبەتتر دایکەکە بە چ ناڕەحەتی و زەحمەتێکدا تێدەپەڕێ. ئەوان ڕۆژگارانێک تێدەپەڕێنن لەوانەیە هەناسەدان تایدا قورس بوو بێ. ئەمەش بۆ واتایی کە ئەم دایکە هەر لە سەرەتای دەرکەوتنی منداڵەکەیدا بیر لە داهاتووی منداڵەکەی دەکاتەوە. ئایا داهاتووی ئەم منداڵە بەکوێ دەگات و چی بەسەر دێت. ئێمە دەبێ ئەو بە شێوازێک خۆشیار بین بۆی کە ڕاستە منداڵانی ئۆتیزم زۆربەی کات بەهرەمەند و بەهرەدار دەردەچن، بەڵام ئەم بەهرەمەندی و بەهرەداریە هەوڵ و ماندووبوون و شەون و خونیەکی ئێجگار زۆری دەوێت. ئەم هەوڵ و ماندووبوونی ئەندامانی خێزانی منداڵەکە تایبەتتردایی دەبێتە هۆی ڕەنجی بەری ماندووبوونی بە چاوی خۆیان ببیرن. ئیمڕۆ لە هەولێرین سەردانی خاتونێکی ئازیزمان کردو کە هەمیشە کۆڵنە دەربووە، هەمیشە پاڵ پشتی کاری منداڵە ئۆتیزمەکەی بووە. لەگەڵ ئەوەشدا من وەکو سەربازێکی ونی بەرنامەکەمی دەبینم چونکە پێشووتر لە زۆربەی پسپۆڕانەی کە لە بەرنامی پەروەردەی تایبەتدا قسەمان لەگەڵ کردووە پرسم بۆ کردو و ڕابۆچوونی ئەوم وەرگرتووە. باز لەوە دەکەین بزانم تەمەنی منداڵەکەی لە چەند ساڵیەوە هەستی بە جیاوازیەکان و ڕەفتارە نامۆیەکانی منداڵەکەی کردووە. کاکە ئادەمیش لە تەنیشتمان دانیشتووە. سڵاوێک لەو دەکەین اینجا لەگەڵ دایکی گفتوگۆکەمان دەست پێ دەکەین. کاکە ئادەم سڵاوت لێبێ. چۆنی؟ باشم. زۆر باشی؟ باشم. من خۆشحاڵم کە تۆم بینی. تەمەن چەندە کاکە ئادەم؟ 14 ساڵ. ئافرین. ئەی پۆلی چەندی؟ 7. پۆلی 7. چ دەرسێکت زۆر پێ خۆش ئادەمگیان؟ ئینگلیزی. ئینگلیزی. ئافرین. کاتە تۆ زیرەکی وایە؟ زیرەکی؟ ئافرین. تەمەن درێژ بین ئینشاڵڵا. شەیما خان، تۆ وەکو دایکی کاکە ئادەم، وەکو پێشتریش باسم کرد دایکێکی کۆڵنەدار، دایکێک مبالەغەی تێدانێ لەو قسەی کە هەمیشە کەسێکی چالاکی ناو سۆشیال میدیا ڕێنمایەکارێکی باشی خێزانانی منداڵانی ئۆتیزمی ئاسان کاری بە کوردەکەی. چ کاتێک هەستان کرد بۆی کە کاکە ئادەم هەندێک ڕەفتاری نامۆی هەیە کە جیاوازترە لە منداڵی هاوتەمەنی خۆی؟ سەرەتا زۆر خۆشحاڵم کەتم لە نزیکەوەیتەوە، وەڵام ماڵی دایکی ڕەسەن و کە دایکی ڕەسەنشم دیت زۆر خۆشحاڵ بووم. شتی نامۆم لە ئادەمی دێت سەرەتا ینی نزیکی تەمەنی 2 ساڵێک بوو. قەبزیەکی هەبوو زۆر داهات تەنگاو دەبوو دەچوو خۆی دوورە پەرێز دەگرت. ئەمیش هەم هەز دەکرد هەموو لە بەرەوەیە. بەس کە لە بۆ زۆر دکتۆرم کرد کە من لە بۆ مەسەلەی قەبزی بەخوای چەند دکتۆرێکم کرد. جا ڕۆژێکیان پرسیم گوتم دکتۆر کوڕەکە من قسەی ناکە، باشە هەتا چ ڕادەیەک نۆرمەڵە، یعنی هەتا چ ساڵێک منداڵ قسەی نەکە؟ گوتی هەتا 2 ساڵ دەبی دایە و بابای بزانین. کە قسەی گوت کوڕی من دایە و بابا نازانی. یعنی ڕێک دوای چونکە کە لە دایکیش بوو کوڕی من هەناسەی تەبیعی نەبوو. هەناسەی تەبیعی نەبوو. ینی دکتۆرش کە دەزانین کە دەچێ خەستەخانەی ویلادەوە، ینی کە منداڵە دایک دەبی هەموو نەخۆشخانە حکومیەکان دکتۆری منداڵان نییە. یعنی قەت نایانگۆتە من وەرە مەسەلەن ینی ئەوە منداڵە کە مەسەلەن هەناسەی تەبیعی لە خۆمەوە ئەو هەستە شعوڕم کرد شتێکی ناتەبیعی هەیە. هەستا بە بابی من گوت کە هاتینەوە ماڵێ بابی گوتی مادەمەوەندە مرتەحنی دەی بەمەوە دکتۆری کە بردێ دکتۆری نیو سەعاتێک لە ناو جیهازیان کرد. یعنی ئێستاش ئەجا کە هەر ئەو دکتۆرەی منداڵان گوتی قسەکردن دەبێت لە 2 ساڵێ دوای من چوم هەر ئەو دکتۆرەی کە مەسەلەن بردومان نیو سەعات لە جیهازی کرد ئەو دکتۆرەمان کرد بە دکتۆری کوڕی خۆم بۆ هەموو شتێک. ینی هەر پاش هەفتەیەک بابی گوتیە من کوڕی خۆم هەرەوە، ینی کە منداڵە لە دایک بۆ دەبی چێکی گوێ لۆم کە خەلع تەماشا خەلعی کەم ئایا هەیە نییە ئەو شتانەی برد. ئەجا دکتۆرە بۆ دکتۆری خۆمان. هەر کوڕی من هەر بۆ 2 ساڵ و قسە و شتانەی نەبوو
ویسمان هەر ببینە ئەو کنە و دکتۆرە یعنی من ڕێنماهیم زۆر زۆر لێ وەردەگرت ئەوەن یەکەم ینی دایکە بموە خەمسار دۆشانە نە ینی منداڵی یەکەم بە حتا دەمگوتە دکتۆری ئەو دایکانەی کە ئێستا منداڵی یەکەمیە چ ڕێماهێت لە بۆ ئەو دایکانە هەیە بۆ من منداڵی یەکەمە هیچ ئەزمونێکم نییە خۆشە هەندێک ڕێنماهی ئەوە شتانە وەکو ئێستا سوۆسیال میدیا بە خۆ دەزانێت ئەوەندە باو نەبوو ئەجە پێم گوتم ئەگەر ئەو شتێک بکەی زۆر زۆر باشە ڕۆژێکیان گوتمە بابی با بچین بینەوە دکتۆری ئەوە هیچ ئەوە ڕەشانەوەشی زۆر زۆر هەبوو ینی بێحەد ڕەشا کە شیری منی دەخوارد زۆر ینی ڕشانەکە ئەو نەبوو هەموو وەکو مناڵێکی ئاسایی ڕشانەوێکی ئاسایی بکە زۆر لە بۆر ئەوەشم زۆر دەبدەوە دکتۆرەی یعنی حتا خواردنەکانی پرسیارم دەکرد چی بدەمێ چی نەدەمێ ئەو دکتۆرە گوتە من ئەجەکە من ویسمان بیبینەوە بۆ مەسەلەی قسەکردنەوە شتانە ئەو دکتۆرە لەوێ نەبوو سوودفە تووشی دکتۆرێک بووم وامە گوتی ئەوانە ئەوە هەموو عرازی پرسیار لەم دەکرد ئەو هەموو نیشانەی ئۆتیزمە یعنی هەونجا درێم نازان من چم کردیە تووشی ئەو دکتۆرەی بوومە کە ینی بەڵێ ینی هۆشیاری لەسەر ئۆتیزمی هەبوو هۆشیاری لەسەر ئۆتیزمی چونکە زۆر دایک و باوکەمە تووشی چەندەها دکتۆر دەبن حتا ئەوەی مەسەڵەن پێیان بڵێ ئۆتیزمە ئەو هۆشیاری لەسەر ئۆتیزمی هەبوو گوتی ئەو نیشانێت تو باسی دەکەی ئۆتیزمە بڕۆ کوێن دەرێ بڕۆنە فلان شوێنی لیژنە هەیە لێن دەرەدادەنیشی لێرە و لێرە و لێرە دو ساڵ و ینی حتا بۆ شانە بۆ 2 ساڵ و نیو ڕێک لەو ماوەیە باوکی لە تواناسازی ناوی هاتەوە ینی ئەو دوای تەشخیصمان کرد لە دوای تەشخیصی کەس نەیگوتە مە سەنتەر هەیە بیبەنە سەنتەر ئۆشانە نە ئەو 2000 چەند ئەزێت نەبێت مانگی 2012 بوو ینی 25 باوکی سەفەری کرد جا خۆش دەزانوەکی گوتم یعنی خەڵکەکە یعنی حتا سوۆسیال میداوەندە نەبوو من چێکی وها بکەم لەسەر ئۆتیزم تەنها ئەوەیە هەندێک شتیان ئەوە ئۆتیزمە ئۆتیزم کەم بوو بەزەبێت ینی ئەوە ئۆتیزمە و ڕاهێنانی دەوێت سنتەریش لە ئەو شارێ من تێدا من لە ئاکرێ بووم سنتەر نەبوو چاوەڕێم کرد بابی هەتا ئەوەی لوخەتی تەواو کرد هات دوای ئەمەی برد ساڵێک لەوێن دەرێ بوون لەوێن دەرێ لە بەریتانیا کە داخلی سنتەری ئەفو باخچێکن بەخچێکی گشتی بەخچێکی ئەهلی بوو چونکە لەوێن دەرێ تەمەنی ئادەمی 3 بۆ 4 ساڵ بوو ئەوێن دەرێ فریە ڕاستە تایبەت بوو بەخچێکی تایبەت بوو بەڵام ئەوانە فریە بردمانە وێن دەرێ الحەمدولە لەوێن دەرێ نوتقی بۆوە یعنی لەوێن دەرێ کە بردمانە جیپیش ئەوان معالەجی لۆغەویان دەناردە ماڵێ داناردا باخچەش لەوێن دەرێ ینی چێکیان دەکرد کاتە گەڵی نوتقی بۆ دەستی کرد بە قسەکردن کاتە کاریگەری ڕاهێنان بوو یاخۆ کاریگەری تێکەڵکردنی بە منداڵی ئاسایی بوو چکۆ تۆزە زەحمەتە ئێوە بۆ خۆتان لە ئاکرێ بوونا ئەنجە ئەم منداڵە بەرێ ناو کۆمەڵێک منداڵی ئینگلیز دوو تەلەڤزات و دوو زمانی قسەکردن زۆربەی جارلانێ بۆ هەندێک منداڵی ئاسایش سەر لێشراوی دروست بکە چۆن مۆنمونە دڵی کاریگەوەری ئەوەی هەبوو کە لێ دەست ڕاست نەمدە بەردەسەنتەرێ بەسە من چیم دەکرد لە ماڵی مەسەلەن بۆنە من خۆم ڕەنگەکانم پیشان دەدا ئەندامەکانی لەشم پیشان دەدا ینی ئەگەر زەحەتا زڵاتەیەم چاکردبایە دکتۆر چونکە دەیگۆ هەندێک بە ئیشی ماڵی مەشغوڵکە دەمگۆ ئادەم وەرە ینی زڵاتە ئەوە زڵاتە ئەوە خیارەوە سادە هەموو دەمێ هەبوولیان تۆ ئادەمدا بۆ بەڵێ زۆر ینی هەندێک گەمەی منداڵی کە خۆم دەم کرد هەر نەم دەزانی لە بۆ ئەو منداڵانە باشەوەیە ینی ئەو کەفی بەبڵی پێدەرە بە ئەنگلیزیە و کەفی منداڵان ئەو شتانم هەموو یاریانم لەگەڵ دەکرد هەروەک حەزێکی خۆم کە چۆن مەسەلەن من بە منداڵی حەزم لە شتانە بوو وهای لەگەڵ ئادەمیم دەکرد زۆر باشە کاتە شەیماخان ئەندامانی خێزان ینی سازی نێوان ئەندامانی خێزان ڕۆڵێکی گرنگی هەیە بەڵام زۆر گرنگتر ئەوەیە کە دایک خۆی پڕچەک بکە لە ڕووی زانیاریەوە سەبارەت بە مامەڵەکردن جا ئایا ئەم منداڵەگە لایانی کۆمەڵاتی دواکەوت بێ ینی لایانی کۆمەڵاتی لاواز بێ ینی کۆمەڵێک ڕێگا چارە هەیە لایانی نوتقی زارەکی و زمانی زارەکی و نازارەکی دیسان کۆمەڵە ڕێگە و چارە هەیە کاتە دایک دەتوانێت بە سێرچنگ و گەڕان و پرسیارکردنی خۆی وەکو ڕاهێنەرێکی زۆر پێرفێکرد بتوانێت ڕاهێنان بە منداڵەکەی خۆی بکە لە ماڵەدا ئەکید زۆر کاریگەری خۆیە ینی دەرم هەندە جارانکەوەی ئێستا من دەزانم دەرم خۆزگە لە تەمەنی بەڵێ
ئەو یعنی هەندێک شت ئێستا بەردەستە ئەو کاتی بەردەست نەبوو بەجددی ڕەنگە زۆر باشتریش ببایە ڕاستە یعنی لە ئێستا ڕەنگە زۆر باشتریش ببایە بەڵام الحەمدولillah باشە الحەمدولillah لەم تەمەنێ شەیماخانەوەی زۆر گرنگە گەورەترین گرفتی خێزانانی منداڵی ئۆتیزم ئەوەیە لە توانج و تعلیق و پرسیارکردنی ئەو کەسانە دەترسن کە زانیاریەکی دروست و تەواویان نیە سەبارەت بە منداڵی ئۆتیزم تۆ چۆن بۆ نمونە ڕووبەڕووی ئەمەوە بوویەوە تا بە ئاشکرا لەسەر شاشەی وەکو شانازی وەکو دروشمێک بەرامبەر خەڵک بەکاری دێنیانی ئەوەیان بۆ نمونە هەنگاوێکی زۆر مهمە کە خێزان وەکو ئەوەی کە لە چوارچێوەی دیوارەکاندا بیشارتەوە نە ئێمە وەکو شانازیەک لەگەڵ خۆمان بەشداری تەواوی شوێنە گشتیەکان و تەواوی چوونە دەرەوەکانی خۆتانی پێ بکەیت لە خۆی هەموو دایک و باوکی ئۆتیزم بە چەند قۆناغێکدا تێپەڕ دەبێت بۆ نمونە لەوانەیە یەکەم جار تووشی سەدمە ببیان نکۆڵی بکات تووڕە دەبی مەسەلەن بەس من خۆم ڕەنگە ئەو قۆناغانە هەر کەسە و حەسەب ژینگەی خۆی حەسەب وشیاری خۆی من کە دکتۆر پێ من بە منی گوت ئۆتیزمە قەت یعنی ناڕاحەت نەبووم چونکە کو بڵێم من لە دەوروبەرم هەندێک کەس هەبوون هەندێک نیشانە ڕاستە تەشخیص نەکرد بەس هەندێک نیشانە و شتیان نەبوو وەکو بڵێ ئەو شتانە یعنی بینی بوو لە ناو منداڵان بەس وەکو بڵێ ئۆتیزم چیە و شتانەم نەدەزانم کە دکتۆر گوتە من خۆت عاجزمەکە خۆت عاجزمەکە زۆر کەسی هەیە مەسەڵەن ئەو منداڵانە هەیە زانامان هەیە ئۆتیزمی هەیە ڕەنگە و قسەی زۆر تەسیری لە من کردبی کاریگەری هەیە بەڵێ قسەی دکتۆر زۆر ڕەنگە تەسیری خۆی هەبیدن حتا گوتی خۆت عاجز نەکە گوتم بۆ دەڵێ خۆ عاجز نەکەم چونکە من ئەزمونێکی وام لەسەر ئۆتیزم نەبوون ئۆتیزم هەر نەبیستی بوو پێش وەختەش بزانم بەرنامەیەکە بوو لە یەکێک لە کەناڵەکان ئۆتیزم چییە و ینی مەراقم بوو زۆر ینی بەرنامەکەم نەدیت بەس گوتی ئۆتیزم کێ بە کێ دەڵێن ئۆتیزمە شتانە پرسیارم لە پیاوەکەم کرد گوتم باشە ئۆتیزم چیە گوتی ئەوانەی گۆشەگیرن و شتانە یعنی هەندێک لەو شتانەی کە پیاوەکەشم بازن ڕۆژ بە ڕۆژ هەندێک شتم لە ئادەمی دەدیت ینی ئەو بڵێم شتێکم لەسەر بیست بوو بەس نەوە بە تەفاسلی وها بچماناوێ نە جا دایک و باوکی ئۆتیزم ئەو دەوروبەرەی چەند هۆشیارە ئەوە زۆر تەسیری خۆی چەندە ئاستی وشیاری چەندە ئەوەی زۆر تەسیری خۆی هەیە من یەکسەر یعنی قەت کە ینی دکتۆر گوتیە من ئۆتیزمە هاتمەوە بە ماڵی مەسەڵەن خەزوور و خەسوان گوتم کوڕەکەم ئۆتیزمە و دەڵێن دەبی بێ فلانجێ و فلانجێ ئەوەندە تەواو تەقبولم کردو نەمشاردەوەی یەک دقا نە ڕۆژێک لە ڕۆژان لە هاوڕەیەکم شاردیتەوە نە ڕۆژێک لە ڕۆژان مەسەڵەن کەسێک ویسە بێتە ماڵم برێم بیشارمە و ئەبەت هەموو ئەوانەی دەمناسن شاهدن لەسەر ئەو قسەی من کە من هەر لەو ڕۆژێت تەشخیص کرا ئەبەت نەمشاردیتەوە کاتە یعنی خۆم کەمی نییە یعنی کەمی نییە کە چونکە هەمومان لە وەکو برێ ئەوەی خۆمان نییە کە منداڵێکی وامانێ یعنی من کە منداڵێکی ئاساییمە ینی کەسێکی خاوەن پێداویستیتم تایبەتم هەیە کەسێکی جیاوازم هەیە ئازایی خۆم نییە زۆرتەوە کەواتە ئێستا کاکە ئادەم ژیانی من تۆ چی بە دایکت دەڵێ دایکت چەند خۆش دەوێ حەجێکیان خۆشم دەوێ ئافرێ شەیماخان گرنگترین خاڵ کە ئاماژەی پێ بکەن وەکو کۆتا پرسیارش جگەلەوەی کە بۆ خۆت هەندێک شت هەبی بڵێ لە خزمەتدا دەبین کەواتە دایک دەتوانێ وەکو بڵێ ژینگەی خێزانی کاریگەری و ڕۆڵێکی ئەوەندە گەورەی هەیە لە پێشکەوتنی منداڵێکی ئۆتیزمدا هیچ سنتەر و دکتۆرێک ناتوانن ڕۆڵی ئەو دایکە هۆشیارە یاخود ئەو خێزانە ببینن کە کاریگەریان دەبێت لەسەر پێشکەوتنی منداڵەکان ئەوە لەگەڵ ئەو ڕاو بۆ چوونەدا زۆر دایک زۆر کاریگەری خۆیە بەڕاستی ینی وەکو گوتم ئێستا سوۆسیال میدیا و ئەو هەموو بەردەستە ئێستا یەک لەمە مەسڵەنەوە دایکی ڕاستەنە ڕۆژانە کەشت بەڵاو دەکەنەوە لەسەر ئۆتیزم خۆزگە پێشتر پێشەمە شتانە هەبووە بەڵام ئێوە دەبنە قودوەیەکی باش بۆ ئەو خێزانانێکی سامنداڵەکان بەڵێ ئەمەش هەموو ئەوە لەبەر ئەومانە ئەوەی ئەمە نەمان کرد بە ئەوان بەشک و باشتر لەوانی مەبن ینی دایک زۆر گرنگی خۆیان ینی من ئەگەر کە مەسەڵەن ئەوەی هەموو هەوڵ دەدەم بەڵاو دەکەمەوە دوو کەلیمەی بزانم حەز دەکەم ئەو دوو کەلیمە زیاتر بزانم بەڵێ خەڵکی بزانم لۆ ئەوەی منداڵەکە گرێ نەدرێ لە خوێندنی بەدەست خەڵکەکە وشیار بێتەوە ینی حتاکەی ئەو منداڵی کە ینی گرێ دەدەی لە خەڵکی دەشاریەوە
یعنی کەمی نییە لۆ خۆت بەکەم دەزانی یعنی چی تێدا کاتە ئۆتیزم یعنی هەر هەمومان ئەمە دەڵێن ئاساییە ڕەنگە من چەند نقصان یەکەم تێدا هەبی وەنیە وای بێگومە کەسمان ئەوە نینە بڵێم بەڵام دەشتوانی وەنیە بە تێکەڵکردنی و هێز و توانای کە دایک و خێزان هەیەی لەگەڵ تێکردنی توانە و هێزی منداڵەکە منداڵێکی ئۆتیزم دروست بکەیت کە پشت بەستوو بێ دەتوانێت ژیانی خۆی بەڕێوە با دەتوانێت ژیانکردنێکی ئاسایی ئەنی پێویستی بۆ نەبێت کە 24 سعات پێویستی بە چاودێریێکی ورد بێت وایە بەڵێ ئێستا ئەمە هەموو هەمە دەفیمە ئەو نییە زۆر کەس هەیە دەڵێ دەی بەمە سنتەر لە ئەوی چاک بێتەوە نا چاکبوونەوە دەڵێن لە ئۆتیزم نییە وەنیە بەس گرنگیدان بە خۆی ینی خۆی خواردنی خۆی بخوا خۆی سەرشتنی خۆی سەرشتنی خۆی با خۆی جلوبەرێک لەگاتە ئەوانە هەموو خاڵی زۆر گرنگن ددانی خۆی بشوە مەسەلان بەڵێ ینی ئەو توانانە تۆز بە زەحمەت بەدەستێن لە منداڵی ئۆتیزمدا بەڵام کاتێکی شتیایدا دروست بوو دەتوانی وردە وردە قۆناق بە قۆناق لە گەڵ دروستبوونی ئەو توانە لە منداڵی ئۆتیزمدا بیکێت تاکێک کە دەتوانێت ژیان بەڕێ و برنی خۆی هەبێ وایە زۆر باشە تۆ چیت ماوە لە کۆتاییدا ئاماژەی پێ بکەی بۆمانی باس بکەیت دەستەکانت خۆش بن زۆر سپاس دەکەم لە خۆ ینی لە نزیکەوە تۆم بینی ئینشاءڵڵا پێکەوە دەبێ ئەو کۆمەڵگا لە ڕووی وشاری ئۆتیزمەوە کەمێ بگۆڕدرێ ینی ئۆتیزم نەکەمیە نەنوقسانیە ئۆتیزم نەناتەواویە جیاوازیە کە دەڵێنیش جیاوازیە دەبی وڵە لیان تێبگەین کە لیان تێبگەین ژیانیمە ئاسانتر دەبێ ئیوانیش ئاسانتر دەبێ ئەو زەختە زۆرەی ئەمە لەوان بکەین ئەوان تووشی هەندێک ئازاردانی خۆیان دەبن ئازاردانی مە دەبن ئەوە ئەگەر ئەمە لەیان تێگەشتین ئەوانش لێمان تێبگەن هەندێک ئارامتر دەبنەوە زۆرتەوە ناڵێم چا دەبنەوە بەڵام ئارامتر دەبنەوە بەڵامتان ژیانی باسایی بەڕێ بکەن وایە شەیما خاوەکو دواوتت بۆ ئێمە بەڵێ من خۆم کە دێمە ناو سۆشیال میدیا ڕاستە من ینی شتێک دەبەخشم دنیا وەکو گوتم ئەخذ و عەتا ینی دەیبەخشی و حەز دەکە وەریش گیریەوە بەرامبەر منیش خۆم بە قوتابی دەزانم حەز دەکەم زیاتر فێ بم لەوەی زیاتر پێشکەش کوڕەکەم بکەم باشتر بی ڕۆژ بە ڕۆژ شتی باشتر ببی و باشتر فێ ببی و هەم باری من سوکتر بی و باری ویش سوکتر ببی و ئەو زەختەی لەسەرمان هەیە ئیشاڵڵا کەمتر ببێ هەر پڕزانیاری بن هەمیشە تەندروست باش بن هەم بۆ وەرگرتنی ئێمە کە زانیارەکان تا لێوە دەگرین هەمیش بۆ کاکە ئادەم تەندروست باش بن ئینشاءڵڵا تا دنیایەک خۆشحاڵ بن کە لەبەر ئێمە هاتی بۆ ئێرە دەستەکان خۆش بێ بینەرە بەڕێزەکانم ئەوە پیشاندانی ئەزمموی دایکێک بوو کە تەواو کۆڵی نەدا بەردەوام هەوڵیدا خۆشی باسی کرد کە ئەو زانیاریانەی ئەو پڕزانیاری ئێستا هەیەی کە لە تەمەنی ساوی منداڵەکەیدا هەی بە لاوانەی منداڵەکەی بە جۆرێکی تر پێشکەوتو بە بەڵام ئەو بەردەوام لە سۆشیال میدیا تەواوی ئەو زانیاریانی وەری دەگرێت لە ئەزمموی دایکانی تر یاخود ئەزمموی ژیانکردنی خۆی لەگەڵ منداڵەکەی لێگوازێتەوە بۆ ئێمەوە کوڕاهێنەر و مامۆسانی ئەو بارە یاخۆ بۆ ئەو خێزانانەی کە سەرەتای دەرکەوتنی منداڵە ئۆتیزمەکانە سپاس بۆ ئێوە کە تا ئێستا لەگەڵمان بوون سپاس بۆ خاوکارانم سپاس بۆ شەیما خان و کاکە ئادەم تا بەرنمەیەکی تر لە هەفتەی هۆشیاری ئۆتیزمدا خوددادار لەگەڵ و سەرچاوانم